بێگەر خان سڵاو لێبێ سەرچاو ئەو کاتت باش هەموو کاتێکت بەخێر سڵاو لێبێ سەحەتت باشە ئەحواڵت زۆر بەخێر باشە سەرچاو زۆر زۆر سپاس هەربژی سپاس مەمنون سپاس بێگەر خانمە بەرنامەکەمان بەبوونی جەژنە بەڵێ هاتوینە خزمەت جەنابەت بە تەنیشت ئیشەکەتەوە کۆمەڵێک پرسیار بکەین سەرچاوان زۆر بەخێر سپاس دەکەم جاگەر فەرمیدار بنیش لێرە هەندێک قسە بکەین دوایی بۆی چینە ناو دیتەیڵی بەرنامەکەمان سەرچاوان بێگەر خان دووبارە سپاس دەکەین بۆ دەرفەتە سەرچاوان سپاس کە دەرگای وەزارەت کردو و لە پڕ ئیشی خۆت هاتین بەڵام ئەمە ژەمانەوێ بۆی بۆ جەژن شتێکی جیاواز نیشانی بینەرەکانمان بدەین و بزانین ژنێک پیادی و هەم وەزیر هەم دایک قوروز نییە بۆت بەتەکیید گرێدانی دوو جۆر مامەڵە لە یەک کاتدا لە کاتێکدا کە تۆ ئەرکێکی وەزیفی بەرزت هەیە لەگەڵ ئەوەی کە دایکی قورسە بەڵام من سوپاس بۆ خۆی گەورە منداڵەکانم گەورن کچەکەم خوێندکاری زانکۆیە وە کوڕەکەشم بە هەمان شێوە لە قۆناغی ئامادەیە لەبەرەوە دەکرێت بڵم کێشەی منداڵەکانم کەمترە بەڵام ئەوەی کە لای من شتێکە کە بریتە لە پێکهاتەی خێزان بەڕاستیەکەی زۆر جار ینی من مقەسرم بەرامبەریان بەڵام هاوسەرەکەم هەردوو منداڵەکەم پشتیوانی ئەوان وایان کردووە من بە تەواوەتی لە ئەرکەکەمدا لەسەر پێی خۆم بوەستم و حقیقەتێکیش هەیە کە من ڕاستە وەزیرم بەڵام ئیش و کاری ماڵی خۆم دەیکەم خۆم دەیکەم لەبەرەوە زۆر جار کەم و کورتیم هەیە بەرامبەریان مەسەلەن لە وەزارەت کە دەڕۆمەوە بە خێرایی خواردن ئامادە بکە زۆر جار چاوەڕێم دەکەن ئەرکەکانم زۆرترە لە وەزارەت درنگانێکی شەو وەختیان لەوە یارمەتی ناداوەز ئەوش ئەرچی قورسە بەڕاستی ئەگەر یارمەتیم نەدەن ناتوانم ئێستا من کارەکانم ڕای بکەم لە وەزارەت زۆر یارمەتی دەرمە و من شانازی پێوە دەکەم و بە پێویستی دەزانم سوپاسی بکەم کە لە کاتێکدا هاوسرم بووە بەڵام باوکی منداڵەکانم بووە بەڵام لە هەمان کاتدا یعنی واجبی هاوسەرایەتی زیاد لە پێویستەوە پێچوانەتان کرد دەڵێ هەر پیاوێکی مەزن ژنێکی گەورەی لە پشتەوە هەردوو دیوەکەتان هەیەوانێ بەدڵنیایەوە ئێوە ئێستا پیاوێکی مەزن لە پشتی ژنێکی گەورەوە و تۆش هەر لە پشتی ئەوی خوارێکتان نەکات سەرکەوتوو بن منداڵەکانت چۆن تێگەیشتنیانێ بۆ ئیشەکەت مەسەلەن دەبینن ڕەنگە زۆر جار لە مێدیا دەردەکەویر لە مەکتەب پێیان بڵێن لە جامیعە ئەوانەیە هیچ کۆمنتێکیان پێ نەگوتویت طبعاً زۆر کەس زۆر جار کە باسی منداڵەکانم دەکەم منداڵەکانم زۆر ناسراونین و تەنانەت لە ناو خوێندنگە و لە زانکۆش قەت باسی ئەویان نەکردو دایکی ئێمە وەزیرە تاوەکو ئێستا هاوڕێکانیشیان نازانن زۆر بەکەمی یعنی بڵێن لە جوقزێکی زۆر بچوو دەزانن بەڵێ کە دایکیان وەزیرە خۆیان حەزیان لە ئەوە نییە بڵێن زۆر خۆیان هەڵدەنەوە کە دایکیان وەزیرە بابیان دادوەرە نا ئاسایی تەعامل دەکەن هەر پێکاتەی خۆیان بە تەبیعەت وایە کچەکەم زۆر دوورە لە سیاست حەزی لە سیاست نییە بە هیچ جۆرێک زیاتر حەزی لە شتی فەنیاتە حەزی لە مەسلەی خوێندنەوە و کاری مۆسیقا و ئەو جۆرەشتانەیە و بەڵام کوڕەکەم حەز بە سیاست دەکات جار پێم دەڵێ با بێم لەگەڵت بۆ هەندێک شوێن یعنی پێی خۆشە نا من حەز ناکەم بەڕاستی من پێم وتومە تۆ جارێ هێشتا خوێندکاری یعنی دەرفەت زۆرە لە بەردەمت خۆت بتوانە ئیسپاتی وجودی خۆت بکە ئەو کاتە دەتوانی لە بۆ نمونە هەر هەنگاوێک دەستی پێ بکەیت بەڵام وەکو ئاماژەم پێدا سوپاس بخۆی گەورە هەردووچیان دوو منداڵی ژیرن کچەکەشم و کوڕەکەشم و تا ئەو قۆناغەش کە هاتوون ڕاستیەکەی من و باوکیان هەردووچیان بە بەردەوامی دەستمان پێیانەوە بووە و یعنی بە کورتەکەی ئێمە ڕەفیقین یعنی ڕاستی من لەگەڵ منداڵەکانم و باوکیشیان ینی برادەرین لەبەرەوە منداڵەکانم بڵێ شتێکیان هەیە کە لە پشتی منەوە بێ بەڵام زۆر جار بێتاقەت دەبن کاتێک دەبینن ناحەقیەک بەرامبەر بە من دەکرێت خۆت دەزانی ئینسان کە کاری کرد لەوانەیە لە زمانی کارەکەی هەموو کەسێک 100% لی ڕازی نەبێ خەڵکانێک هەیە لەوانەیە سیاسیان ڕقی لێت بێ خەڵکانێک هەیە لەوانەیە چاوی بەسەرکەوتنەکانت هەڵنەیە بەدەستکەوتەکانت هەڵنەیە تۆمەتت بۆ دروستکە شتی بێ بنەمات بۆ بهۆنێتەوە بەو شتانە زۆر جار بێتاقەت دەبن یعنی هەز دەکەم پەرۆشێک لەلایەن دروست دەبێ زۆر جار کچەکەم پێم دەڵێت تخوا یعنی لە جیاتیەوەی کە خەڵک ستایشت بکاتۆ ئەوەندە ماندوو دەبی ئێمە بەجێ دەهێڵی ژیانی خۆت هەموو تەرخان کردووە قسەت پێ دەڵێ هەندێک کەس لەبەرەوە واز لە کاری سیاسی بێنە واز لە کاری وەزیری بێنەوەرەوە بۆ ماڵەوە باتر بەس بێت و ئەوانە طبعا من ڕاستیەکەی وەکوتم تەسیراتی کردوتە سەر ژیانی ئەوان چونکە وەکو دایکێک لەوانەیە هەموو ژیانی خۆمم بۆ ئەوان تەرخان نەکردووە مقەسر ببووم بەرامبەریان بەڵام سوپاس بۆ خی گەورە ئێمە لەبەرەوەی خێزانەکەمان لەگەڵ یەکتری هەماهەنگی زۆرمان هەیە و بە سوپاسەوە بۆ هەرسێکیان کە لەگەڵ من هەماهەنگیەکانیان گەیاندۆتە ئاستێک کە من شانازی بکەم بەوەی کە
لە پشتی من ئەوان هەمیشە هاندەرن پاڵپشتن و تەنانەت زۆر جار کە لە تەلەڤیزیۆن مقابلەکانم دەبینن کاتێک دەبینن وتارەکی پێشکەش دەکەم بە حەماسەوە دێن دەڵن ئەو ڕووتارەکەت زۆر باش بوو زۆر پێمان خۆش بوو کە تۆمانەوە بینی زۆر باش بێگەرخان من طبعا بە شانازیەوە بەڕێز بپرسم بووی لە کۆمەڵی خوێندکارانەوە تۆ هەموو ژیانی خۆتت ستێپ بای ستێپ هێناوە هەمیشە ماندوو چالاک بووی ئەو مجاملە نییە بێگومان شایەتیە ئەو تەجروبەیە و زائیدەن لە عایلەیەکی تێکۆشەر چی بۆ دروست کردویت هەردوو هەم خۆت بوویت یعنی ئەوە نەبووە پشت بۆ بەستی کە لە قەبی تاڵەبانیت پێوە یان کچی شێخ دڵشادیت بەڵکو خۆت بوویت زۆر جار مەسەلەن لە کۆمەڵی خوێندکاران پلە بە پلە بڕیتە ئەمانە چی پێشکەش بە تۆ کردووە پاڵپشتێکی بۆ تۆ دروست کردووە کاکزانە زۆر جار خەڵک کە ینی بڵێن لە قەبەکەم دەبینێ بێگەر تاڵەبانی و حەز دەکەن من لەبەر ئەوەی کە ئەو لە قەبەم هەیە گەیشتومەتە ئاستی وەزیر هەرچەند من شانازی بە عایلە و بە بنەماڵەکەی خۆمەوە دەکەم و بە لە قەبی تاڵەبانی شەوە دەکەم بەڵام من ینی باگراوندی شۆڕژێڕی خێزانەکەم تەسیراتی زۆر گەورەی لەسەر ژیانی سیاسی من هەبووە من ئەو کە سەردەمەی کە باوکی ڕەحمەتیم لە شاخ بووە و پێشمەرگە بووە من لە هەموو هەنگاوێکدا لە بچووکی مۆتە ئەو کاتی کە گەیشتومەتە ینی بڵێن دوای ئیمتیفازە و خوێندنی ئامادەی و دواتر زانکۆ بەڕاستیەکەی هەر هەمووی خۆم جگە لە خێزانەکەم لە یەکی متەوەستەوە دەستم بەکار کردووە لە ڕێکخراوی کۆمەڵی خوێندکاران دوای ئەوە لە ڕێخستنەکانی یەکێتی دوای ئەوە لە یەکێتی ژنان و دوای ئەوە بۆ سکرتارێتی کۆمەڵی خوێندکاران هەموو قۆناغەکانم بڕیوە هەمووشی بە هەڵبژاردن یعنی ئەوە نەبوو ڕۆژێک پێم بڵێن ئەرێ وەرە با تۆ ئەو پلێت بدەینێ لەبەرەوەی کە لە قەبەکەت هەیە بە پێچەوانەوە من تا زانکۆشم تەواو کرد کەس نەیزانیەوە کە من تاڵەبانیم یعنی لە ناو زانکۆ کارم دەکرد لە سکرتارێتی خوێندکاران جێگری سکرتێری کۆمەڵی خوێندکارانی کوردستان بووم مطلقاً کەس نەیدەزانی کە من لە عائیلەی تاڵەبانیم ینی سەراحەتەن من لە یەکەم بڵێن لە ساڵی 2013 بوو کاتێک کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرا ئەو کاتە بەڕاستیەکەی ینی هەر وەکو بڵێن کە عینوانەکانمان بۆ دانرا وەکو ناساندن من ئەو عینوانم بۆ دانرا دوای ئەوەی کە هاتمە پەرلەمان زیاتر دەرکەوتم بە حکومی سەرۆکی فراکسیۆنیەکێتی بووم و بە حکومی دواتر سکرتێری پەرلەمانی کوردستان بووم و بەڕاستیەکەشی نەشاتی خۆشم لە ناو پەرلەمان تا ڕادەیەکی باش منی ئیبراز کرد هەم لە ڕووی ناو هەم لە ڕووی عینوانەوە بەڵام وەکو ئاماژەت پێدا سوپاس بۆ ئەو تەقیمەی کە جەنابیشت کردێت و تۆ خەڵکی ناوچەکەی و باشتر دەزانی من هەموو قۆناغەکانم ینی پلەبەندی حیزبی تاوەکو گەیشتومەتە سەرکردایەتیش وەکوتم بە حەقی خۆم بڕیوە بەڕاستیەکەی لەبەرەوە بۆ من دەکرێت بڵم سەختی و ناخۆشی زۆرم بینیوە بەڵام هەمووشی تەجروبەیەکی گەورەی ژیانی ئینسان بووە من یەک قاعیدە لە ژیانم هەیە من بەڕاستیەکەی وەکوتم ڕێگا بۆ من گوڵڕێژ نەبوو بەڵام کاتێک کە دەرگایەکم بۆ کراوە یەک مەبدە لە لای من بوو ئینسان کاتێک کە دەگاتە ئاستێک خەڵک دەیناسێ لەو ئاستە دەتوانێت بوەستێ هەموو دەرگایەک لەسەر خۆی داخە بەڵام کاتێک کە توانی ئیسپاد و جوودی خۆی بکە بەو پەڕی ڕازگۆیی و بۆ پەڕی نەزاهەت لە دوای ئەو دەرگایە دەتوانێت سەدان دەرگای تریش بەڕووی خۆیدا بکاتەوە ئێستا زۆر جار لە ناو خانەوادەکەی خۆشم کەدا دەنیشم ئەو قسەیە بە براکانم بە خوشکەکانم دەڵم کە چانسێکتان بۆ هاتە پێشەوە خۆتان دەتوانن شتێک بکەن کە چانسەکەی خۆتان لە دەستدەن لەو قۆناغە بوەستن بەس دەتوانی سەدان دەرگای تریش بکەیەوە بە ئیسپاتکردنی وجودی خۆت و بۆ نەزاهەتە و بۆ ڕازگۆیە و بۆ قەنەعەتی کە باوەڕت پێێتی ڕزمەتی گشتی پێ بکەیت بەتاکید تۆ زۆر مەسەلەن هەم ئەوکە عایلە مش وەکویش لەسەرک مامزەلان نزیک بوویت مامزەلان هەمیشە قسەیەکی بوو بگەڕێنەوە بۆ خانەوە قوڕەکان فەرعیشی ئەو قسەیە ڕەهەندێکی ئەو قسەیە ئەوەیە کە لەگەڵ خەڵکی جوتیار و ڕەنزدەر و کرێکار و کشت و کاڵ بین هێرۆخان ئەکیید مەسەلەن ئیشت لەگەڵی کردو ئیژێکێک بوو لەوانەیە کە دۆستێکی و پاڵپشتێکی هەم زراعەوە هەم کشت و ژینگە بوو خۆشت لە ناوچەیە کە ناوچەیەکی کشت و کاڵیە ئەو باگراوندە و ئەو مراجعانەی ڕۆژانە بێگەرخان دەبین کە هەمووی چینێکی ماندوو ئەوە ینی چ چێژێک یان چ ماندوویەتێک یان چ دڵخۆشیێکی بۆ دروستکردی ئەوانە گرت بە شانازیەوە پەروەردەی ناوێچێتی نیشتیمانی کوردستان بە ڕێبەرایەتی جەنابی مامجەلال هەمومانی بە شێوازێک ڕاهێنە کە ئێمە دانەبڕین لە خەڵک بەڕاستیەکەی لەوانەیە من 100% نەمتوانی بێ ئەوەی کە خواستە
لە ناخی خۆم یاخود لە ناخی حزبەکەم بەدی بهێنم بەڵام هەوڵم داوە زۆرترینی ئەو چەمکانەی کێچێتی نیشتیمانی کوردستان لە پێناویدا تێکۆشاوە ڕاستیەکەی لە وەزیفەکەمدا ڕنگ بداتەوە و کاری لەسەر بکەم. ئەو فیدباکەی کە وەری دەگرمەوە لە ڕێگەی هاوڕێکانم لە ڕێگەی کۆمەڵک نێوەند کە سەردانی دەکەم یعنی کۆمەڵک شوێن کە سەردان دەکەم کە پێم دەڵێن بەڕاستی وەزارەتی کشت و کاڵ لە ڕابردوودا وجودی وەکو پێویست نەبوو تۆ مانایەکی زۆر جوان و گەورەت بە وەزارەتی کشت و کاڵ بەخشی بەڵام هەموو جارێ دەڵم بە تەنها من نیم لە پشتی من ستافێک هەیە کە ستافەکەش بەڕاستیەکەی ئینسیجامێکی زۆر باشمان هەیە خەڵکێکی زۆرمان دوون هیلاکن کە لەناو وەزارەتی کشت و کاڵدا بە یەک ڕۆحیەت وەکو یەک خێزان ئیش دەکەین ڕاستە قیادەی وەزارەتەکە گرنگە کە لە لای منە بەڵام وەکوتم سەرکەوتنی منیش لە ماندووبوونی ستافەکەی کە لە پشتمەوەیە ناوی هێرۆخانت هێنا من خوێندکاری هێرۆخان بوومە ژنێک بە مانای کەلیمە لەسەر ژیانی سیاسی من تەسیراتی هەبووە و تا ئەو ڕۆژەی کە لە ژیاندا بم قەرزاری هێرۆخانم بەڕاستی لە پەرلەمانەوە بگرێت لە سەرکردایەتی کە بووم بە ئەندامی سەرکردایەتی یەکەم کەس کە پشتیوانی کردم دادەهێرۆ بوو لای کەم ڕۆژی خۆم هەڵبژارد بۆ ئەندامی سەرکردایەتی دواتر لە تەرشیحکردنم بۆ مەسئولی مەکتەبی چاودێری جەنابی مام جەلال و هێرۆخان دوای ئەوە تەرشیحکردنم بۆ پەرلەمانی کوردستان دوای ئەوە دانانم بە سەرۆکی فراکسیۆن دانانم بە سکرتێری پەرلەمان یعنی هەموو قۆناغەکانی ژیانی سیاسی من هەم جەنابی مام جەلال و بە تایبەتی تر هێرۆخان دەورێکی زۆر کاریگەر و باڵای هەبووە کە من خۆم بە قەرزاری دەزانم ومێت دەکەم ئەو هەنگاوانەی کە ناومە لە وەزارەتی کشت و کاڵ کە زۆر جار جەنابی کاقوباد وەکو ڕئیسی تیمەکەمان پێم دەڵێ سەربەرزین پێت ومێت دەکەم توانی بێتم لە ئاستی متمانەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بوو بم لە ئاستی ئەو بەرنمەیەدا بوو بم کە یەکێتی لە چوارچێوەی بەرنمەی کاری حکوومەت لە پەرلەمانی کوردستان پێشکەشی کرد و ڕێکەوتنی لەسەر کرا بۆیە بەڕاستی ئەرچی من قرس بووە مامەڵەکردن لەگەڵ توێژێک بووە کە وەکو جەنابەت ئاماژەت پێدا تا ڕادەیەکی زۆر لەسەر ڕەنجی شانی خۆیان نانی خۆیان پەیدا دەکەن کە ئەمە یەکێکە لەو چەمکانەی کێچێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو باوەڕی 100% و ئێستاش باوەڕی 100%ی پێێتی کە هەم گەڕانەوەیە بۆ خانوە قوڕەکان و خزمەت گوزاری بەو توێژانە و هەمیش بەڕاستیەکەی خۆ بە خاوەنکردنی ئەو توێژانەیە بۆ ئەوی ئێمە بتوانین دەستەبەرێکی گەشتریان بۆ ئایندە بۆ دابین بکەین طبعا هەوڵەکانیشمان لە وەزارەتی کشت و کاڵ هەم بە هەر بەو ئاراستەیە و لە ژێر سیاسەتی ڕۆژانە ئەکید ڕاوشکار و مدیریەتی عام و بەڕێبەرێتی هەیە لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان لە زاخۆ تا گەرمیان بەڵام مراجعیش دێت بەسەلەن بەسەرهاتێکی خۆشیە لەگە مراجعەکان مەسەلەن لەوەی کە لەبارەی گەنم لەبارەی کشت و کاڵی تر لەبارەی تێنەگەیشتنێک هەیە مەسەلەن زۆر جار ڕەنگە کابرا بەنەوەیەک هێناویەتی سیستماتیک نییە ئەو مامەڵەیە هەبووە بەسەرهاتێک خۆی من یەکێک لە سیفەتەکانم ئەوەیە کە زۆر متابعم لە زۆربەی ئەو گروپانی کە عیلاقیان بە کشت و کاڵەوە هەیە لە گروپەکان هەم لە هەموو گروپەکان 6 بۆ 7 گروپ هەیە کە یعنی ڕۆژانە باسی ئەنواعی مەشاکلی کێشە و گرفتی ناو کشت و کاڵ دەکەن لە هەمووی هەم زۆر جار ڕقەمەکەم لە لای هەر هەمووی خزن نییە هیوا هەیە قسە دەکات وەزیر وای کرد لە پڕکە وەڵامێکی دەدەمەوە بەلایەوە سەیرێک سەر لە پرایڤێت نامەکەم بۆ دەنەرێ دەڵێ جەنابی وەزیر نەمزانی ڕادیۆ بوو نەمزانی تۆ لەوەی بە سپاست دەکەمە تۆ زۆر سادەی چۆن ئەوها یعنی وەڵامت دایەوە من لە هەموو شوێنەکان بەڕاستیەکەی هەوڵم داوە لەوانە شەکەم و کورتیم هەبێ هەموو کەسێک کە ئیش بکە حتمەن کەم و کورتیشی دەبێت بەڵام هەوڵم داوە زۆرترین کۆنتاکتم هەبێ لە هەموو مدیریەتە عامەکانی خۆم لە هەموو توێژە جیاوازەکانی کەرتی کشت و کاڵ جا چ بەسەردان بێت چ ئەوان هاتبنە لای من چ من لە گروپەکانی واتسئاپ چ نامەیەک جاری وایە بۆم هاتووە 3 ڕۆژ لەوانەیە مەجال نەبوو بێ بۆ نمونە ما بێتەوە بەڵام هەرچوومەتەوە سەرنامەکان سەیری هەموو واتسەپەکەم دەکەم یعنی یەکسەر وەڵامم داوەتەوە خەڵکی وا هەبووە کە وەڵامم داوەتەوە بەلایەوە سیر بۆ توێتی خۆتی یان نووسنگەکەیە یعنی ئەو لێرەوە پێیان دەڵێ کە خۆیت زۆر باشە یعنی با تۆزێک باش بە کورتی باسی جەژن بکەین هیچ یادگاریشی جەژن تێ بێگەر خانتۆکو مناڵی شتێک پێت خۆش بوو بێ لە جلکڕین لە نازانم ژۆک و هەر ینی بڵێن خانەوە دەیەکی ترکە عادەتەن ئامادەکاری دەکەن بە دڵنیاییەوە جەژن لە لای هەموو کەسێک بە تایبەتی لە قۆناغی منداڵی خۆشە بەس من یەکێک لە کێشەکانم لەو کاتێک کە فامم کردوێتەوە بیرم کردوێتەوە زۆر بەکەمی لە جژندا لە لای دایکم و باوکم بۆم بە حکومەوەی کە
دایکم و باوکم ینی باوکم پێشمەرگە بوو دایکشم زیاتر لە شاخ بوو لەلای ئەو من لە ماڵی پورەکانم لە ماڵی خەڵکی ترکە لە خانەوادەکەمان زۆر زیاتر بوون بێگانە بوون بەڵام زۆر لە خانەوادەکەمان زیاتر خزمەتی ئێمەیان کردووە لەگەڵ خوشکەکانم زیاتر لەوێ ینی بڵێن ژیاوین لای پورەکانم مەسەلەن هەر ڕۆژە و هەر کاتە ینی ساتی لە شوێنێکی بووین بەڕاستیەکەی لەبەرەوە بوو خی ئەگەر بڵم یادگاریەکی زۆر زۆر خۆشم نییە لە جەژندا بە حکومیەوەی عادەتەن تۆ کە لە لای دایک و باوکی خۆت نەبی یادگاری خواستەکانت زۆر بەدی نایە ناخۆشترین یادگاری من لە جەژندا باپیرم و دوو پۆرم بە یەک شەوی شەهید کران بۆیە بەسناچێڵەکەی بێگەرخان کۆمەڵێک پرۆژەی کشت و کاڵی هەیە لە سەرانسەری هەرێمی کوردستان پاڵپشتیت کردەوە کە زیریان لانێکم دامی نەخشە ڕێگەت کەت کردووە ئێمە سە لە هەولێرین پرۆژەیە کە بتوانین دەستمان پێی بگات هەڵی بژێری بۆ ئێمە بەشێکی تری بەرنامەکەمان ببینە ئەوێ کە بۆ ئایندەی هەرێمی کوردستان بۆ ئایندەی کەرتی کشت و کاڵ گرنگ بێت هەم باسیکەیت و هەم ئیزن لە جەناب دۆرگریم چینە ئەوێ سوپاس دەکەم لە خزمەتاندان بەسەرچاو لە ڕاستیدا کاکزانە ئەگەر باس لە داتای پرۆژە کشت و کاڵیەکان بکەین لەم کابینەیە و لە دوای دەست بەکاربوونمان من پێم وایە سوپاس بەخوای گەورە و پشتیوانی هەموو لایەک دەستکەوتی زۆر زۆر باش و پرۆژەی زۆر گەورە و استراتیجی دامەزراون چ لە پرۆژەی بە بازارکردنی گەنم کە یەکەم جارە لە بوونی تاحتی هەرێمی کوردستاندا کۆمەڵک پرۆژەدا ینی بڵێن کارگەدا دەمەزرێت کە گەنمی ناوخۆی خۆمان ئینتاز دەکاتەوە بۆ بازاڕەکان چ لە سێکتەری پەلەوەر کە پرۆژەی گەورەی زۆر عیملاق لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەیە کە تەختی هەموو بازاڕی عراق دەکات چ لە بواری کشت و کاڵی بەدامەزراندنی کۆمەڵێک پرۆژەی لە بواری هایدرۆپۆنیک و پەرەپێدانی خانووی شوشەی ئێستا پێم خۆشە سەردانیەکێک لە پرۆژەکان بکەین کە دەکرێت بڵم چەند مانگێک بەر لە ئێستا ئێمە ڕۆیشتین یەکەم گوڵمان لێچان و قەرار وا بوو لە ڕۆژی ڤالانتایندا یەکەم ئینتاجی بچێتە بازارەوە طبعا یەکەم ئینتاجی چوو بۆ بازار بەڵام بەداخەوە من لێرە نەبووم و بڕیار وا بوو جەنابی سەرۆک وەزیران و من بەیەکەوە بڕۆین بۆ ئیفتتاحەکەی ئێمە ئەو کاتە لە COP28 بووین لە وڵاتی ئیمارات نەمانتوانی بەشداری بکەین بۆی پێم خۆش ئێستا سەردانی ئەو پرۆژەی بکەین جگە لە پرۆژەی گوڵەکە پرۆژەی شەتڵ و نەمامیشی تێدایە کە دەکرێت بڵم بە شێوازێکی زۆر مۆدێرن دروست کراوە سوودی ئەو ئەکید ئێستا قسەی لەسەر دەکەین و جگە لەوێ یعنی عینەن پرۆژە لە پارێزگای هەڵەبجەش ئێستا خەریکین هەمان بڵێن هەمان مستەسمیر لە پارێزگای هەڵەبجەش دروستی دەکاتەوە ئینشەڵڵا ئەگەر سەر بێ با بچین بفەرمون بێگەر خاص سوپاس کەمە تێناوە و گوڵ و گوڵزارە بەڕاستی دڵخۆشم ینی دامی وەزیری کشت و کاڵ بۆ پرۆژەی گۆڵ طبعا جێدەستی جەنابەت و دامی جەنابتە بۆمان باسکەی یعنی ئەو پرۆژەیەکەوە سوودی بۆ هەرێمی کوردستان و بۆ مەسەلەی کشت و کاڵ چیە لەرێم طبعا ئەوە یەکێکە لە پرۆژە هەرە ناوازە و گەورەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە هەمووی لە چەند مانگێک تێناپەڕێکە یەکەم شەتڵمان لێرە چاندووە سوپاس بۆ خوای گەورە ئێستا ئینتاجی هەیە و دەچێتە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئێستا من بە ئەو پرسیارە لێ بکەم هەست دەکەیت تۆ لە کوردستانی ڕاستی زۆر خۆشەوە پرۆژەیەکە گوڵ ئەمە تەکنیکێکی زۆر پێشکەوتووە کە دەکرێت بڵێم لە وڵاتە هەرە پێشکەوتەکانی بواری کشت و کاڵی ئەو جۆرە تەکنیکە بەکاردەهێنرێت لە ئینتاجی بەروبوومە کشت و کاڵیەکان کە گوڵیش یەکێکە لە پرۆژە هەرە گەورەکانی بواری کشت و کاڵی ساڵانە ڕێژەیەکی زۆر پارەمان دەچێتە دەرەوەی وڵات بۆ هاوردەکردنی گوڵ
بۆی ئەمە بیرمان لەوە کردەوە کە دەبێت ببینە خاوەنی ئەو پرۆژەیەکی زۆر جوان و سەرنجڕاکێش کە ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستان وردە دەست دەکەین بە ئینتاجی گوڵ بەڵام طبعاً ئەم پرۆژێ بە تەنها لە شاری هەولێر نابێت. ئەوە دەتوانێت ئیکتیفا بکات لە مەسەلەی گوڵ کە ئێستا بە زۆری لە ناو گەنجان وەڵا لە ناو بە تەمەنەکانیش مەسەلەن هەندێک مقابلە دەکەم دەڵێ بە تەمەنەکان ئێستا زیاتر گوڵ دەدەن بە خێزانەکانی. طبعاً ئیکتیفا ناکە ئەمە پرۆژەیەکە دەکرێت بڵم دەستپێکە ومێت دەکەم من بۆیە پێم خۆش بوو بیبینن وەکوتم ڕێژەیەکی زۆر پارەی هەمرێمی کوردستان دەچێتە بازاڕەکانی دەرەوە بۆ کڕینی گوڵ. من بۆیە حەزم کرد پیشانی خەڵکی بدەین بۆ ئەوەی کە سەرمایه‌دارەکانی ئێمە خاوەنی ئەو کەسانی کە بیرۆکەی کشتتوکاڵیان هەیە لەو جۆرە پرۆژانە لە هەرێمی کوردستان ئەنجام بدەن. ئەکید ئەمە فرەچەشنکردنە بەڵام فرەچەشنکردن بە ئاراستەیە کە ئێستا خۆت دەیبینی ئینسان دێتە ناو ئەو گوڵ و گوڵزارە دڵی دەکرێتەوە بەڕاستی و لە هەمان کاتیشدا ئێمە و وەزارەت بە دڵنیایی دامی ئەو جۆرە پرۆژانە دەکەین و ئەوە یەکێک بوو لە خولیایەکانی من کە ئێمە لە زیاتی ئەوەی بڕۆین لە هۆڵندا لە کینیا لە کۆمەڵی وڵات کە ئینتاجی گوڵیان تێدا دەکرێەوە بۆرسێکی گەورەی هەیە لە وڵاتی هۆڵندا لە جیاتی لێەوە هاوردە بکەین لێرە ئینتاج بکرێ. من سوپاسی کاک بەدرەدین دەکەم یعنی ئەو خەونە ئەو بەدی هێنا بەڕاستیەکەی بە شێوازێکە پرۆژێ لە عراق لە کوێی تر هەیە نییە لە عراق نییە نەخێر کە لە عراق نییە لە هەرێمی کوردستان ئەوە دەتوانێت مەسەل ئەگەر گەشەی پێ بدرێت لە شوێنی تریش بکرێتەوە دەتوانرێت کە بنێرێ بۆ عراقیش. بەڵێ ئێستا بەرنامەمان هەیە لە پارێزگای هەڵەبجە و لە پارێزگای دوهۆک لە هەردوو شوێنەکە بە هەمان شێوە دەستمان پێ کردووە و ئیشاڵڵا لە ئایندەیەکی نزیک هەر لە ڕێگەی جەنابتانەوە دەتوانین پیشانی خەڵکی بدەین کە لەوێش ئینتاج دەست پێ دەکەین. طبعاً ئینتاجی گوڵ کەشوهەوایەکی تایبەتی خۆی هەیە و پەروەردەکەی گوڵ بۆ خۆی ناسکە پەروەردەکەشی ناسکە هەڵگرتنی بە هەمان شێوە ئەنجا ساختکردنەوەی لە بازاڕەکان بەڵام ئەوەی کە بۆ ئێمە مای خۆشحاڵی ئەوەیە کە بەڕاستی تۆ کە توانیت ئینتاجی ڕێژەیەکی بەرچاو لە گوڵ لە هەرێمی کوردستاندا بکەی کەواتە ڕۆیشتنی پارەت بۆ بازاڕەکانی دەرەوە بە ئۆتۆماتیکی کەم دەبێتەوە. فرە ڕەهەندە سوودەکەی ئەکیدگەلەوەی بابەتێکی بنیادیە مەسەلەن پارەت بۆ دەگەڕێتەوە پارەت ناڕاتە دەرەوە دەستی کاری ناوخۆی زیاد دەکات. ئێستا ئێوە لێرە هەلی کارێکی زۆری ڕەخساندووە کە دەرچوانی بەشە کشتتوکاڵیەکانن و خەڵکانێکن کە لە ئاستی باڵا دکتۆر یعنی خەڵکی تێدا دکتۆرای هەیە دێر لێرانە سەرپەرشتی پرۆژەکە دەکا و ئیش دەکات. یعنی ئەمە بۆ هەمە چەشنکردنی سەرچاوە داهاتیەکانە ئەکید هەمە چەشنکردنە و دەڕەخساندنی دەرفەتی کارە. باسی خولیات کرد بێگەرخان ئەو خولیایە لە چێوە سەرچاوی گرتووە کە تۆ وەک وەزیرێک بیر لە هەمە چەشنکردنی سێکتەرەکانی کشتتوکاڵ بکەیت. دەزانی کاکزانە خەڵکی ئێمە یعنی بڵێن لە ڕابردوودا ئەوەی کە لە لای جوتیاری ئێمە و لە لای خاوەن بڵێن سەرمایه‌دارەکانی ئێمە ببوو بەنەریت جوتیاری ئێمە زیاتر ئاعتیمادی لەسەر دانەوێڵەی گەنم بوو. ئێمە نسبەیەکی زۆر یعنی ئینتاجی گەنم ساڵانە هەیە لە هەرێمی کوردستان کە ئیمساڵ مەزەندەمان کرد بە نزیکە 1.5 ملیۆن تۆن بەڵام بەداخەوە عێراق یعنی مامەڵەیەک لەگەڵ هەرێمی کوردستان دەکات لە سەردانانی ڕێژە کە جوتیاری ئێمە قازانج لە ئینتاجی بەرهەمەکەی خۆی ناکە. لەبەرەوە بیرمان کردەوە ئێمە جگەل لە گەنم دەتوانین کۆمەڵک شتی تازە بێنین تەکنەلۆژیای تازە کە ئینتاجی بەروبوومی کشتتوکاڵی پێ بکەین لە ڕوبەرێکی کەم بە ئینتاجێکی زۆر بە کوالەتێکی بەرزتر. ئێستا ئێمە خواستی ئەومان هەیە ئەم پرۆژەیە بەشداری پێ بکەین بە بۆرسەی عالەمی گوڵ لە وڵاتی هۆڵندا یعنی گوڵەکانمان بچێتە ناو بۆرسەی عالەمیەوە عەرزیکەین ئەگە خواستی لەسەر بوو طبعاً بە دڵنیاییەوە فراوانتر دەکرێت. لێرە مەساحەیەکی زۆر هەیە لە هەر لەناو ئەم پرۆژەیەدا بەڵێ مەساحەیەکی زۆر هەیە کە دەتوانرێ ئینتاجی زیاتری تێدا بکرێ و لە شار و شارۆچکەکانی تریش بەڕاستیەکەی ئێمە ڕێژەیەکی زۆر دەکرێت بڵێم زەویمان هەیە وەکو وەزارەتی کشتتوکاڵ بە تایبەتی لە بواری باغداری کە ئەمە یەکێکە لە بنەما سەرچیەکانی ئەم بوارە دەتوانین تەرخانی کەین دەتوانین بە هاوبەشی بە PPP لەگەڵ سەرمایه‌دارەکان حکوومەت هاوبەشی یەکتری بکە بۆ ئەوی کە بتوانین ئێمە ڕێژەیەکی زۆر یان پرۆژەی گەورەتردا بمەزرێنین کە ئینتاجێکی زۆرمان هەبێ وەکو ئاماژەم پێدا بچێتە ناو بۆرسەی عالەمی. بێگەرخان من باسی خەون و خولیات کرد برستە کە هاتیینە ژوورەوە خاوەنی پرۆژەکە کاک بەدرەدین گوتی بێگەرخان تۆەوە بۆ بە شانازیی خۆت وەکو وەزیر کە دوای ئەوەی کە لەو پۆستەش نامێنیت ئەو پرۆژەی بێگەر تاڵەبانیە. خولیات چییە یان خەونت چییە کە بتانی لە سێکتەرەکانی تریش شتی ئەوها جێبێڵی تۆ بتانی بە متەنەوەعی کار ئەو ئیشە بچێت سەرسکەی خۆی یان چۆست بۆ سەرسکەی خۆی؟ کاکزانە من جگەل لە بابەتی گۆڵ کەم سوپاسی کاک بەدرەدین دەکەم ئەو تعریفەی بۆ من کرد.
من لە کۆمەڵک بابەتی تردا توانی و سوپاس بخوای گەورە بە هاوکاری ستافەکەم لە وەزارەت هەنگاوی زۆر باش بنین. یعنی ئێستا خاوەنی پرۆژی بە بازارکردنی گەرم زۆر جار پێم دەڵێن بۆ تا هەتایە لە بوونی تەحتی ئەم وڵاتەدا ناوی تۆ دەمێنێتەوە وەکو وەزیر لەسەر ئەو پرۆژەیە چکە بەڕاستی پێوەی هیلاک بووین لە بواری کەرتی پەلەوەر لە بواری کەرتی ئاژەڵداری و بەروبوومی شیرەمەنی تۆ دەزانی ئێستا چەندین کارگەی گەورەی ئەلبان لە هەرێمی کوردستان دروستکراون کە من ئێستاوە یعنی بەرنامەمان هەیە داوای دانانی باز لەسەر بەرهەمی هاوردە بکەین. یعنی لە بواری کەرتی باغداری کە ئەمە خواست و خولیای منە بەڕاستیەکەی ئینسان کە ئەرکێکی گرتە دەست وجدانی ئاسوودە بێ کاتێک جێی دەهێڵێ جێپەنجەی دیار بێ لەسەر هەموو ئەو بڵێن هەنگاوانەی کە پێویستن بۆ بەرەو پێشبردننی ئەم کەرتە کە من نامەوێت بۆ خۆم وەسفی خۆم بکەم ومێت دەکەم ئەوانەی کە خاوەنی پرۆژەن و تەعاملیان لەگەڵ من کردووە ئەوان فیدباک کارەکان بدەنەوە دەستی پێ کردووە کە لە ئایندەدا بەڵێ بەدڵنیاییەوە بەڵێ بەدڵنیاییەوە کوردستان بەڵێ بەدڵنیاییەوە لە هەموو بوارەکان لە بواری سەوزە لە بواری پەلەوەری لە بواری بۆ نمونە باغداری لە بواری بەرەو پێشبردن یان بڵێن زیادبوونی بەروبوومە کشت و کاڵیەکانی تر لە بواری دانەوێڵە بەڵێ الحەمدولله و سێکتەری ئاویشکەیەکێک لە سێکتەرە سەرەکیەکان ئێمە زۆر کارمان لەسەر کردو و چەندین بەندا و تەواو بووە و 11 بەنداوی تریش لە ژێر جێبەجێکردندا ئینشاءڵڵە تەواو دەبێت بەنداوی مامناون. بێگەرخان هەر لەو پرۆژێش شوێنی تر هەیە بچین بەڵێ سەدەچینە شوێنی تر فەرموو. بێگەرخان ئەم پرۆژەیە چیە مەسەلە بەڕاستی ماشاءالله جوانە ئەوە ئەگەر سیر بکەی ئەوانە هەمووی گوڵی ڕازانەوەیە کە لە ماڵان بەکاردەهێنرێ لە ناو حەدیقا لە ژوور لە ئەو شوێنانە بەکاردەهێنرێ ئێرە ئەو دیزاینەش وەکوتم دیزاینێکی زۆر زۆر پێشکەوتووە ئەو تازەیە مۆدێرنە کە هەموو سیستەمەکانی ئۆتۆماتیک و نوێیە کە بەکاردەهێنرێت بۆ ئینتاجکردنی گوڵی ڕازانەوەی ماڵان ئەنجا ئەوەی کە من دەمێ بیڵم ئێرە سنتەرێکی توێژینەوەی زۆر گەورەی تێدایە کاکزانە توێژینەوە لەسەر ئەو شتانە دەکە خۆی سنتەری توێژینەوەی WHC هۆڵندی عینەن بڵین فەرعی هاتۆتە هەرێمی کوردستان بەڵێ هەموو ینی قۆناغەکانی ئینتاج لەناو ئەو پرۆژێدا بە توێژینەوە دەڕوە. من دەمێ ئەوە بڵێم یعنی دەبێ مستەسمیری ئێمە سەرمایهداری ئێمە ڕوئیاکانی لەبەر چاو وازح بێ بۆ ئەوەی کە بتوانێت لە بواری کەرتی کوشت و کاڵدا بتوانێت سەرمایەکەی خۆی بەگەڕخە. ئێستا ئەوە کە سەیری دەکەی جگەلەوەی کە پرۆژێکی زۆر زۆر جوانە بڵی نیلۆفەر بینی و تەکاک زانە ئەوە لە داوان ئێستا لەگەر بە سەفەر لە وڵاتێک بمات خۆزگە لە کوردستانی شەبە ئێستا خۆزگەکە هەیە ئێمە دەتوانین لە هەموو سێکتەرەکانی کشت و کاڵ بەڕێزبێگەرخان لە هەموو سێکتەرەکانی کشت و کاڵ دەتوانین ئەوەی لە وڵاتان هەیە و ئێمە پێمان زۆر شۆشین پێی یان زۆر پێی سەرسامین بتوانین لە هەرێمی کوردستان بکەین و ئەم نموزەجە ڕەنگە یەکێک بێ لەوانە. کاکزانە من وەکو وەزیر یەکێک لە خەونەکانم کاتێک کە دەستم بەکار کرد لەوانەیە بۆ نمونە خۆت بینیت فترەیەک تعلیقەچیان لێدا وتیان سەردانی وڵاتان دەکا بەڵام چوبمە هەر وڵاتێک فکرێک سەرنجی ڕاکێشاوم ئەو فکرەیە هەوڵم داوە ینی لێرە دەعمی مستەسمیری خۆمان بکەم بۆ ئەوەی کە فکرەکان لێرە جێبەجێکە سوپاس بۆ کاک بەدرەدین و ستافەکەی بەڕاستی یعنی شتێکیان کرد کە دەکرێت بڵێم ئەوەندە مۆدێرنە و ئەوەندە جوانە کە لە عێراقدا پرۆژەی وا وجودی نییە. ئێستا ئەوە پرۆژەکە هێشتا هەر ماویەتی تەواو بێ بەڵام ئەوەی کە ئێستا خۆتان دەیبینن پرۆژەیەکی بەڵێ لەگەڵ ڕووناچی کە ڕووناچیان لێ دەدا لەگەڵ گەرمەکەی دەکرێتەوە. ینی کاتە ئێستا دەتوانین بۆ نمونە هەموو شتەکان بە ئەکادیمی بکرێ بۆ نمونە لە دانەوێڵەیە لەگەن مەشامیە مەسەلەن لە مەسەلەی بەرهەمەکانی دانەوێڵەیە مەسەلەی بەکارهێنانی تەکنەلۆژیای تازە بەکارهێنانی تەکنەلۆژیای تازە لە ئینتاجی بەروبوومە کشت و کاڵیەکان کە ینی دەکرێت بڵێم لەسەر کوالەتی بەرهەمەکە تەسیراتی هەیە و لەسەر ڕێژەی ئینتاجیش تەسیراتی هەیە و لە چۆنیەتی بەکارهێنانی ئاو لە چۆنیەتی بەکارهێنانی خاک لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ بڵێن وەرگرتنەوەی بەرهەمەکان و گواستنەوەی بۆ ناو بازاڕەکان هەموو ئەوە تەسیراتی هەیە تۆ سەیری هەموو ئەو کوالەتی ئەو بەرهەمانەکە کە ئێستا لێرە ینی ئەو بابەتانەی کە ئایتمانەی کە بەکار هاتوون هەمووی دۆستی ژینگەیە پرۆژێکی سەرف کوشت و کاڵی ژینگە پارێز قوڵاداگەل و پرۆژانە هەیە طبعا من زۆر سەپۆرتی ژینگەکە بابە گەشت و گوزار کشت و کاڵ ژینگە یەکێکن لە
لە دوو هەفتەی ڕابردوو سەردانی بەڕێزیانم کرد سەلەیەکی گەورە گوڵی ئەو پرۆژەیان بۆ برد کاتێک کە بۆم بردووتی بۆنی زۆر خۆشە ئەو گوڵەوتمەوە گوڵی ناوخۆی خۆمانە و ئەو بەرهەمی ناوخۆی خۆمانە بۆ تۆ مێناو بۆی بزانی کە چ پرۆژەیەک لە هەرێمی کوردستان ئێستا ئیش دەکات بە تەکید کاقوباد لەبەرەوەی کە بۆ خۆی یەکێک بلو کەسانی بەر لەوەی حکوومەت تەشکیل بێت دەیوت من دەبێ ئێمە و یەکێتی وەزارەتی کوشت و کاڵ وەربگرێ جا زۆر جار پێی دەڵم ئومێد دەکەم من توانی بێتم لە ئاستی متمانەکەی تۆ بم چونکە بەرنامەی یەکێتی بۆ سێکتەری کوشت و کاڵ بەرنمەیەک بووە کە خۆت دەزانی لە سەرەتای دروستبوونی شۆڕشی نوێەوە یەکێتی یەکێک لە پەیامەهرە سەرچیەکانی بریتی بووە لەوەی کە ئێمە چۆن بتوانین دعمی جوتیاران بکەین چۆن ڕەنجی شان و بەرهەمی جوتیارەکان بتوانین بە شێوازێک هەم پەرە پێ بدەین و هەم ساغی بکەینەوە کە جوتیار قازانجی تێدا بکە ومێت دەکەم ئێمە توانی بێتمان لە ئاستی ئەو متمانەیە لە ئاستی ئەو بەرنامە گەورەی ڕۆژێک هەبوو لە پارێزگا هەڵە بجە گەشت و کاڵ ینی کەسەکە بچێتە ناو پرۆژەکە خۆ تەماتە لێ خیارێ بکاتەوە کاڵەکەی بەپێی وەرزی پێگەیشتنەکان ئەمەیان لەگەڵ نووسنگەی جەنابیان و لەگەڵ دەستەی گەشت و گوزار بەیەکەوە لەسەر خەتین لیژنێکی هاوبەشمان هەیە کاری لەسەر دەکەن بە تەکید ئینشاءالله پارێزگای هەڵەماشەڵە لەگەڵ ئەمەلخانی زۆر ڕەفیقن ئارەوەڵڵە ئەتوانن گەشت و گوزار و کشتوکە زۆر باشتر لێک دەزانی ئەو ڕۆحێتی کە لە مندا هەیە زۆر جار بە ئەمەلخانی دەڵم هەمان ڕۆحێتی کارکردن لە ئەویشدا هەیە ئەوش زۆر حەز دەکات بەڕاستی لە بابەتی ئەوەی کە جوڵی بەردەوام تەلەفۆنی بۆ کردم گوتی زانە تەسەوور ناکەی بێگەرخان چی ئیشێکی کردو 200 ژن هاتووە ئیشی دەستی خۆیان کردووە حەزەکە باسی چی و پرۆژێش بکەین مەسەلەن ژن خۆی بەسەلەن زۆر جار خاوەنی ئابووری سەر بە خۆی نییە چاوی لە دەستی پیاوە بۆ مەسەلەی پارەیان هەمووی نا الحەمدوللا سەر بەشێکی زۆری گۆڕاوە بەڵام ئەوانەی کە ئێوە کردبووتان باسێکی ئەوم بۆ بکەی بۆی هاندانێک بێ بۆ ئێمە لەگەڵ UNDP و لەگەڵ USAID لە سەرەتای دەست بەکاربوو من یەکسانی جەندەریم کردەوە لە ناو وەزارەت زۆر جار دەیانوت ئەو چ عیلاقی بە کوشت و کاڵەوە هەیە بەڵام من قەناعەتم وا بوو کە ژن دەبێت خاوەنی داهاتێکی تایبەتی خۆی بێ بۆ ئەوی بتوانێت بچێتە پێشەوە و توانای ژن بەو دەزڕەنگینەی کە هەیەی ببەستینەوە بە بازارەوە بۆیە داوام لێکردن کە ئێمە دەورەیەکمان بۆ بکەنەوە لە بواری پیشەسازی خۆراک 200 خاتون بەشداری تێدا کرد و ئەو ڕۆژە ئاهەنگی دەرچوونەکەیان بوو کە تەواویان کرد دەورەکە و بەشێکیان بوون بە خاوەنی بزنسی خۆیان ئیشاڵڵا ئێمە لە ئایندە ئەوە کار لەسەرەوە دەکەین کە ئەوانە لە دەست نەدەین ئەو توانایانە بەڵکو بیان بەستینەوە بە بازارەوە ببن بە خاوەنی کاری خۆیان هەر بە ئەومە بەستەش ئێستا من سەرقاڵی دروستکردنی کۆمەڵی هەرەوەزی ژنانم لە ئاستی هەرێمی کوردستان کە ئەو کۆمەڵی بەپێی اختصاساتی بەرهەمەکان کۆمەڵی بچوک دروست دەکەین و دەعم دەکرێن و پاڵپشتی دەکرێن بۆ ئەوەی کە بتوانێت گۆڕاوە یان ئەتوانین بە تەواوەتی کۆتایی پێبێنکانت کەوەر و کەرە و زیشمان لە دنیا لە وڵاتانی تر بۆ دێت نەبخوا کەرە و زوجارە بەرگومە سەوزەکان بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان هەرێمێکی کشت و کاڵیە سەبەتەی خۆراکی ناوچەکەیە ئێمە ئەگەر دەعمی سێکتەری کشت و کاڵ بکرێ بودجێکی تایبەتی خۆی بۆ تەخسیس بکرێ بە دڵنیاییەوە نەک پێویستمان بەوە نابێکە شت لە دەرەوە هاور دەکەین بەڵکو ئێمە دەتوانین هەناردە دەست پێ بکەین وەکو ئێستا چۆن دەستمان پێ کردووە ئێستاەوە نزیکەی 5,000 تۆن پەتاتە هەر لەو 1-2 هەفتەی داهاتوو هەناردەی وڵاتانی دەرەوە دەکرێت بۆ ئەوەی کە خواز لەسەر بەرهەمی پەتاتەکەی ئێمە هەیە ئێمە لە بابەتی سەوزەوات و ئەوانە هاوردەکار نین بەعکسەوە ئێمە دەتوانین هەناردە بکەین و بەش لە اکتفای بازاری خۆمان زیاد لە پێویست بێگەرخان سیاسەتی ئاوی مەسەل ئێمە لە شوێنێکی ڕاوەستاوین کە ئاو لە ئەو پۆنج و ئەو بەنداوانەی هەیە و باس لەوە کرێ بۆ چەند ساڵی داهات و توێژینەوەکان باز لەوەکەن کە بە بیابانبوون لە ناوەڕاست و باشووری عێراق ڕوئەدا ئامادەکاری کراوە مەسەلەن تێڕوانیش استراتیجی هەیە بۆ ئەو بابەتانە بەڵێ بە دڵنیاییەوە طبعاً ئاو لە زمانی سەلاحیەتی ئێمەیە هەر بە ئەومە بەستە ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمان کۆمەڵێک پرۆژەکە کاری تێدا کرابوو بەڵام هەموو کارەکانی وەستا بوو دەستمان کردەوە بەکارکردن تێیدا خۆشبەختانە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو 6 بەنداو تەواو بووە 11 بەنداو لە ژێر جێبەجێکردنە 4 بەنداوی استراتیجیش لەگەڵ عێراق و ئێستا خەریکین ئینشاءالله دەست بەکارەکانیان دەکەین بۆ ئەوەی کە 4 بەنداوی استراتیجی کە بەنداوی دڵگەیە لە ناوچەی خۆمان لە پشدەر بەڵێ کارەکانی هەمووی دڵخۆشی و زۆر چاوەڕوانی خۆم زۆر متابعم لە سەریان و بەنداوی تەقتەقە لەگەڵ باکرمان و منداوە ئەو 4 بەنداوە بەڵێ زۆر جگە لە بەنداوە بچووکەکانی تر ینی مام ناوەندەکان کە خۆمان حکوومەتی هەرێم تەمیل دەکات دروستیان دەکەین وڵی ئەو پرۆژانە دڵخۆشکەرە جاگەر لە بەرهەمی میوە هەبێ لە بەرهەمەکانی تر هەبێ ئەکید لە بەرهەمەکانی میوەش پرۆژە هەیە بەڵێ بەزانستی لە بواری باغداری بەڵێ توانی خەڵک باخی خۆڕشیە مەسەلەن باخێکی هەیە وڵات ئەو دارە موشک بوو ئەو بابەتە هەست ناکەی مەسەل ئێمە
کەمتر پشتە بەسین بە سنتەری توێژینەوەکان کە ئەو پرۆژەیە خۆی پێش هەموو شتێک سنتەرێکی توێژین. کاکزانە ئێستا ئێمە دەمانێت من لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ یەکێک لە بەڕێبەرەکانمان لە بەڕێبەراتی گشتی توێژینەوە کە بەڕێبەراتی ڕێمایی شتوکاڵیە کۆبوومەوە بۆ ئەوەی کە ئێمە وا بکەین لە ڕێگەی سایتە فەرمیەکانی حکوومەتەوە لە ڕێگەی بڵێن پەیجە تایبەتەکانی خۆمانەوە وردە دەست بە ڕێنمایی بکەین بۆ جوتیاران ئەنجا لە بواری باغداری لە بواری بڵێن بەروبوومی چێڵگەی و دانەوێڵەیەکان لە بواری پەلەوەری لە هەموو بوارەکاندا بەپێی اختصاسات خەڵکی خۆی دەهێنین کە ڕێنمایی بڵاو دەکاتەوە بۆ ئێمە بتوانین وردە پەرە بە توانای جوتیارەکانمان بدەین و لەسەر بنەمایەکی زانستی و توێژینەوە زانستیەکان بتوانین جۆری ئەو بەرهەمانە زیاد بکەین کە لە هەرێمی کوردستاندا پێویستە بخرێتە بازاڕەکانەوە و زیادیش بکرێت. دەستخۆشتان لێکم بێگەستان بە هیوام ئەوانە هەموو بنیاد بدرێەوە من ئەوش پێ بڵم کە پۆلی 12 تەواو کرد لە هەموو بەشەکانی کشتتوکاڵ نووسی بەس بۆم ناهاتەوە زۆر حەزم لێ بۆ ئێستا ئەو کاتانی کە کاتم هەبێ حەزم لێ دەستی تێوەردەم بەڵام ئەو بە ئەکادیمی کردن و ئەوەی کە لە وڵاتان ئەکرێ مەسەلەن ئێمەمان و هۆڵەندا وڵاتی گوڵە فلان وڵاتی ئەوەیە دەزانی کاکزانە بەڵێ خواستی ئینسان زۆر مهمە لەو کاری کە هەڵی دەبژێرە دەیکا من کە بووم بە وەزیری کشتتوکاڵوتیان خۆتۆ اختصاصت زراعە نییە بەڵام من اختصاصم زراعە نەبوو بەڵام بەڕاستیەکەی خواستەی گەورەم بۆ کشتتوکاڵ هەبوو لە حزبی خۆمان کاتێک گوتیان کام وەزارەتە وتم وەزارەتی کشتتوکاڵ ئەو کاتە یعنی بوو بەشێک لە برادران کە بەرپرس بوون وتیان چۆن زراعە وتم من حەزم لەوێ بمنێرن بۆ ئەوێ بەس هەز دەکەم ئێستا شەڕ لەسەر وەزارەتی زراعە ئینشاڵڵا وای لێ بێ کە وەزارەتی زراعە بەقەدر وەزارەتی نەوت گرنگ بێ بەڕاستی ئەگەر ئێمە ئاوا ئیش بکەین باوەڕ بکەن نەک خەڵکی هەژارمانە بێونە پێویستیشمان بۆ هەموو کاڵا ئەبێ کە خۆی ئەستا مەسەلەن لەمە لیسێک دانیشی شووتێک دێنن یان کاڵەکێک ئەڵێ کاکەوە تامی جاران نادا مۆزوعەکەم و هاوردەی و پێشتر لە شوێنی تر دێت من زۆر زۆستماندۆم کردی سوپاس دەکەم بێگەن بۆ ئەو دەرفەدا جژنی ولا چیش پیرۆز بێ بەرنامەیە کە لە جژن بڵاو بێتەوە منیش لە ئێستاوە پیرۆزبایی جەژن لە هەموو خەڵکی کوردستان دەکەم و لە بەڕێستان سوپاس بۆ ستافەماندووەکەت کە لەگەڵ جەنابەتدان دەستی جەنابەت خۆش بێ ومێد دەکەم بەرنامەکەمان جێگەی ڕەزامەندی خەڵک بێت و بتوانین ئەمە بکەینە نموزەیەکی پەرەپێدانی کە ئەکید هەندانێک ئەوەش نییە بڵێ خەونێک و تەنها دەوڵەمەندێک دەتوانێت مستەفیرێک ئەتوانێت خەڵک شتێک دووبارە زۆر سوپاس بۆ بەڕێز بێگار دڵشاد تاڵبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی هەرێمی کوردستان سوپاس بۆ دەرفەتە زۆر سەرکەوتوو بن بینەرانی خۆشەویست بەڕاستی ئەمە لێرە دڵخۆش بووین لەو بەرنامەیە لەگەڵ هاوکارانم ئارامیش پێکەنێ لەبەرەوەی هەموو پێشکەوتنێک لە وڵاتەکەی خۆ دڵت خۆشەکە کاگارام و کاک مەحمودی سێتی ئەکید ئەو وێنەی ئەو ڤیددیۆی ئەو گوڵە جوانانەیان کردو کە پێشتر پێمانەوە بوو تەنها لە وڵاتان ئەڕوێندرێن و بۆ بەرهەمەکانی تریش بە کۆی بەرهەمەکانی کشتتوکاڵ و ئاژەڵداری کە لە هەرێمی کوردستان گەشە بکە و وەزیرێکی ژنیش سەپۆرتی ئەو بابەتە بکە من لەگەڵ هاوکارە ماندوونە ناسەکانم کاک مەحمود و کاکەڕێکان و کاگارام کە بەڕاستی ماندوو بوون سوپاس بە هیوای شتێکمان کرد بکەوە چێژی لێ بین و ڕوئیەکمان بۆ ئێوە دروست کرد بێت لەوەی کە بتوانین هەرێکەمان بیر لە ئیشێک و کارێک بکەینەوە کە وڵاتەکەمان بەرەو پێش بڕوا و وەکۆی کە هەموومان خۆشەویستێکمان لە ناختا بۆ نیشتیمانەکەمان بشتوانین لە عەمەلدا کارێکی بۆ بکەین هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین ئەمانەتی خوای گەورە بن خواتان